لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانم ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو جوڵەی بازرگانی لێرە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ئاساییە هەروەکو لە دیمەنەکانیشدا دیارە ژمارەیەکی زۆری باڵغەرگر وەکو ڕۆژانی تر ئاسایی هاتوچۆی خۆیانەکەن کە لێرە لەم دەواازەیە زیاتر ئەو کەلوپەلانەی کە ئاڵوگۆڕەکرێت ئاڵوگۆڕی بازرگانی ئەو کەلوپەلانن کە موادی خۆراکی موادی بیناسازی کەلوپەلی پلاستیکی کە لە وڵاتی ئێرانەوە لەم دەواازەیەوە داخڵی هەرێمی کوردستانە بێت هەروەکو ڕۆژانی تر ئەمڕۆژ جموجۆڵی بازرگانی ئاسایی و دەواازەکە کراوەتەوە و ئەوەی کە هەیە سەبارەت بە جموجۆڵی گەشتیاری هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو جموجۆڵی گەشتیاری هەیە بەڵام ئەمڕۆ قەرەباڵغیەکی کەمتر هەیە بە تایبەت بەراورد بە سێ ڕۆژی ڕابردوو کە ئەو کات ئێمە لێرە بووین خەڵکێکی زۆر لە ئێرانەوە بە تایبەت بۆ هەرێمی کوردستانە گەڕایەوە قەرەباڵغی هەبوو لەو دووسنوورەوە بەڵام ئەمڕۆ هەم جموجۆڵی بازرگانی هەم جوڵەی گەشتیاری ئاساییە و ئەوەی کە هەیە ژمارەیەکی کەمی گەشتیار دەچێت بۆ ئێران ژمارەی هاتن زیاترە بەڵام بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ئەوە ژمارەکەی کەم